ژمارەیەک لە چێشتخانەکانی کەرکووک جۆرە خواردنێکیان بۆ لیستی خواردنەکانیان زیاد کردووە. ئەو خواردنەش گۆشتی حوشترە. گۆشتی حوشتر لە کەرکووک ئێمە هەمانە بە گۆشتی و کەبابی حوشترمانەیە و تکەی حوشتر هەیە، قۆزی حوشتر هەیە، تەشریب حوشتر هەیە، قاورمەی حوشتر هەیە و بە کیلۆ کەباب حوشترمان هەیە و ئێمە بۆ ماڵان بە سیارە ئەینێرین ئەگەر کەسێ داوای بکە. گۆشتی حوشتر بریتە لەو گۆشتێک کە چەوری نییە و گۆشتێکی زۆر خۆشە، فائیدەیەکی زۆری هەیە، فشاری خوێن بەرزەوە ناکە، کۆلسترۆل و دهنی تولاتی بەرزەوە ناکە و دکتۆرەکان خۆیان زۆری دێن لێرە گۆشتی حوشتر ئەخۆن لای ئێمە. گۆشتی ئەم جۆرە ئاژەڵە خواردنێکی نوێیە بەلای هاوڵاتیانەوە، بۆیە هەمووان بە مەبەستی تاقیکردنەوەی ڕوو لەو چێشتخانانە دەکەن کە گۆشتی حوشتری تێدا پێشکەش دەکرێت. ئەو خەڵکانی دێنەیرە گۆشتی حوشترە خۆن و ئێمەش هەر خۆمان هاتوومە، من هەر هەمووی میانی چێش کردووە لە ماڵیشەوە بۆ مناڵەکان میان زۆر جار فترەی جارێک گۆشتی حوشترە سێنین و ئەیخۆین لە ماڵەوە. نەک تەنها بۆ خواردن و تامەکەی، بەڵکو بەشێک لە هاوڵاتیان بە ئامانجی بینین و وێنەگرتن لەگەڵیدا دێنە ئێرە. گۆشتی حوشتر تەنها لە ماوەی 2 مانگدا لە کەرکووک دەنگدانەوەی هەبوو. بەشێک لە هاوڵاتیان ڕێگایەکی دوور دەبڕن تاکو بگەنە کەرکووک و تامی ئەم گۆشتە تاقی بکەنەوە. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.